لەگەڵ بێهیوابوونی هاوڵاتیان لە ئاوردانەوەی حکومەت لە سێکتەری گەشتیاری شانبەشانی سێکتەرەکانی دیکە، سەرمایەدار و پیشەوەرانی قەزای دەربەندیخان بڕیاریانداوە لەسەر ئەرکی خۆیان و لەسەر ڕووباری سیروان بە سەوزکردن و دروستکردنی چێشخانە و شوێنی حەوانەوە سەرنجی گەشتیاران بۆ شارۆچکەکەیان ڕابکێت. قایم قامێتی قەزای دەربەندیخان ئەوەیە هاوکاریان بوون و هیچ گرفتێکی ئیداریان بۆ دروست نەکەن تا ئەوەی لەو ڕێگەیەوە بازاڕی شارەکەیان ببوژێننەوە. وەڵا داواکاری لە حکومەت تەبعاً ئێمە لەسەر ئەرکی خۆمان ئەم هەموو مەسروف و عەزیەت و ماندووبوونەوەمان کردووە و داوا لە حکومەتەکەین ئێمە وەکو ڕێگە قیرێکمان بۆ بکە ئەگەر بیکا حکومەت یا کارەبامان بۆ دابینکە ئیتر ئەوانە داواکاری ئێمە لە حکومەت. چونکە من دوێنێ میوانی عەرەبمە لەیرە داوای مەطعەمی لە منە کرد، من یەکسەر ناردم بۆ لای دوکانانە گۆشت و نان و ئەوانە تەبعانەوە تەئسیرەکە لەسەر بازاڕ و دیەکەیشمان یعنی. بەڕاستی دروستکردنی ئەم کەپرە گەشتیاریانە و لە ڕووی داراییەوە کە خۆتان ئەزانن ئێستا حکوومەتی هەرێم جۆرێک لە وەزعێکی دارایی خوڵقاندووە کە بێ ئیشێکی زۆر ڕووی کردوتە شاری دەربەنیخان و بە تایبەتی قەزای دەربەنیخانیش بەدەر نییە لە ئەو قەیرانە دارایە. لە ئێستادا ئەگەر حکوومەت هاوکار بێ بەوەی کە ئەم کەپرە گەشتیارانە بکرێنەوە بەڕاستی جۆرێک لە هەلی کارە ڕخسێنێ بۆ گەنجانی قەزای دەربەنیخان و ئەمەیش تا ڕادەیەکی ئەتوانم بڵێم کەم زۆرنا هەلی کارە ڕخسێنێ و گەنجانی شارەکەمان هەندێکی ئەکەوێتە سەرکار بەهۆی کردنەوەی ئەم کەپرە گەشتیارانەوە. سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان پشتیوانی خۆی بۆ سەرجەم هاوڵاتیان و ئەو پیشەوەرانە نیشاندا کە بڕیاریان داوە لەسەر ڕووباری سیروان پرۆژەی گەشتیاری جێبەجێ بکەن تا ئەوەی لەو ڕێگەیەوە جوڵە بکەوێتە بازاڕی سنوورەکە. سنووری ناحەکە بە گشتی شوێنێکی گونجاوە بۆ گەشت و گوزار و بەرەبەری گشتی گەشت و گوزارمان لەگەڵە سەردانی ئەوەیەکەین هەموو هاوکاری و پشتیوانیەکی ئەو هاوڵاتیانەیەکە کەیانەوێت لە کەرتی گەشت و گوزارە کار بکەن و پشتیوانیشانەکەن و ئەو کێشانیشان هەبێ ئینشەڵڵا چارەسەرەکەین. بەشێک لە ناوچە گەشتیاریەکانی سەر ڕووباری سیروان لە ڕووی جوگرافیەوە نزیکن لە قەزای دەربەندیخان و لە ڕووی ئیداریشەوە دەچنەوە سەر ناحیەی مەیدان. بەشێک لە بەڕێوەبەرایەتیەکانی ئەو ناحیەش بەسەر ئیدارەکانی گەرمیان و قەزای خانەقین و تەنانەت قەزای دەربەندیخانیش دابەش دەبن. بەم هۆیشەوە هاتنی گەشتیا کاریگەری ڕاستەخۆی لەسەر بەشێکی بەرفراوانی پیشەوەر و دوکاندارەکانی سنوورەکە دەبێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.